برابرزەی ترکە ئەڵێ ئەمڕۆ لە زیندانێکی ئێران شەڕ و پێکدادان ڕوویداوە لەسەر تەکفیرکردنی مامۆستا و هەردوو تەرەف. بەڵام من خەبەرەکەم بیست طبعاً هەر بەیانی بەرحاڵ شتێکی جێداخە، چونکە ئیستیفادەکەی گەڕێتەوە بۆ مخابراتی ئێرانی و بۆ دەوڵەتی ئێرانی و بۆ ئەوانە. من پێم ناخۆشە کە لەسەر شتێکی وا ڕوویداوە، بەڵام شتێکی تەوەقوعکراویشە، چونکە ئەو برا ئەشکەوتیانەمان عادەتەن من بۆ برانی کەوا تەکفیرەکەن و تندڕەون و ئەوانە پێیان ناڵن تەکفیری لەبەرەوەی دژمنانی ئیسلامیش پێیان ناڵن تەکفیری و پێشە ناڵن خەوارج لە سەرەتاوە وتووە. بەڵام پێم خۆشە کە پێیان بڵێم ئەشکەوتی، لەبەرە دید و تەسەوریان وایەوە ئەزانن بەس خۆیان ئەژین، یعنی گەر 5 کەس بنوا ئەزانن هەر ئەو 5 کەسە لە وجودا بەس ئەوان مسلمانن، بەس ئەوان ئەزانن تەکفیر بە تاغوت بکەن. ئیترواتی ئەگەن کە ئەوەی ئەوان لەسەرین ئەو منهەجەیە کە پێغەمبەری خوا هێناوێتی و ئەوانی تر هەرچی شتێکی تر بیڵەن خەلە لەو غەڵەتە، وەلو لە یەک هەڵوێستێکی شابێ قبوڵیان نییە دوو ڕەئی وەربگرن تایە. ئەوە زۆرەکەونە داوی نەفسی خۆیانەوە، جگەلەوەی کە ڕەحمەتی ئیسلام هەر نازانن چییە. ئەو بەڕاستی بۆیە پێم وایە برایانێکی ئەشکەوتین، هەر لە ئەشکەوتا ئەژین، 20 بن 30 بن 100 بن هەر ئەو نەزرە ئەشکەوتیان هەیە و بڕان لە فرەدیدی لەگەڵ هیچ کەسێک و هیچ خەوم و هیچ شوێنەکانی و تا ئەژین هەر ماندووشن. زۆر زەحمەتە ژن لەگەڵیان ئیدارەکە، زەحمەتە مناڵیان وەکو خۆیان دەرچێ، زەحمەتەی تر خۆیان لەناو خۆیانە تەکفیرەکەون ئەکەونەوە تەکفیری یەکتریش دوایی. بە تەبیعەتی حاڵەگەر خۆی لیان گەڕێ وەکو ئاگر کە خۆی خواتەوە کە هیچی نییە، ئەمانیش دوایی وردە بۆ خۆیان تەکفیری یەکتریەکەنەوە ئەوەندەی تر پەرتەوازە ئەبنەوە. من پێم ناخۆشە تەمان کە ئەوە ڕوویداوە،